خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لە ڕانی دەواازەی ڕاپەڕین ئەمڕۆ سێمین دیداری شانۆ بەڕێوە چێمیشۆ بۆ بەردەوام هەوڵی ئەوە جێگرنگی بە تەواوی لایەنەکانی هونەر بەن هەر بۆیە ئەمڕۆ لە ڕانیە لە سێمین دیداری شانۆیە هاوکارمان خالیدمان لەگەڵا بێت بۆی زانیاری باشترمان لەسەر ئەم دیدارە پێبات. خالید سڵاو لێ بێ باش بێت باسێکی گرنگی سێمین دیداری شانۆمان بۆ بکە با بزانین ئەم دیدارانی کە بەڕێوە چێ و تایبەت بە شانۆ چ گرنگێکی هەیە بۆ بەرەو پێشچوونی ڕوتی هونەر بەگشتی و بە تایبەتری شانۆ لە ڕانیە. بەڵس ئاریلانە سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی کورسات دیارە ئەمڕۆ سێمین دیداری شانۆ لە دەڤەری ڕاپەڕین بەڕێوە دەچێت لەم دیدارەدا چەند تیپێکی شانۆیی لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بەشداریان تێدا کردەوە. بێگومان ئەم دیدارە شانۆیە گرنگی خۆی هەیە هەم لە ڕۆ هونەریەکەیەوە هەمیش با بڵێن بۆ بەرەو پێشبردننی شانۆ هەم لە سنوورەکە و هەم لە هەرێمی کوردستانیش ئەگەر باسێکی دەڤەری ڕاپەڕی بکەین ماوەی چەندین ساڵە کەمتر شانۆگەری نمایش کراوە کەمتر کاری شانۆیی کراوە شانۆ لە با بڵێن دۆخێکی مدبووندا بووە بەڵام دەکرێت ئەم دیدارە شانۆیە کە ئەمڕۆ بەیانی ئەنجام دەدرێ ببێتە سەرەتایەکی نوێ بۆ گەشەکردن و بەرەو پێشچوونی زیاتری شانۆ لە دەڤەرەکە و هەروەها لە هەرێمی کوردستانیش هەر یەک لە تیپەکانی کفری ڕانیە قەڵاتزێ کەرکووک پیرەمەگرون ئەم پێنج تیپانە بەشداریان لەم دیدارە شانۆیەدا کردووە. دیارە ساڵانی دوو دیداری تر پێشووتر کە کراوە لەسەر ئاسی با بڵێن کوردستانی گەورە چەندین تیپی باش بەشداریان تێدا کردووە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو دۆخە دارایی کە هەیە ژمارە تیپەکان بۆ پێنج تیپی شانۆیی کەم کراوەتەوە. ئێستادا با بڵێن دیدارەکە دەستی پێکردەوە بەڵام سەرەتا بە گۆرانی و میوزیک دەست پێ دەکات چەند با بڵێن پارچەیە گۆرانی و میوزیک پێشکەش دەکرێت و دواتر لە پێشنیۆڕۆ دوو تیپ نمایشی شانۆی خۆیان دەکەن دواتر لە دوانیەوە ڕۆژ تیپەکانی دیکە نمایشی ئەو شانۆگەریانە دەکەن کە ئامادەیان کردووە. من بۆ زانیاری زیاتر دەمەوێت قسە لەگەڵ مامۆستا هیوا مستەفا بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕی بکەم. مامۆستا سڵاو دەبێت ئەم دیدارە چ گرنگیەکی هەیە بۆ دەڤەرەکەی ئێمە لە ڕووی شانۆییەوە و بەگشتی بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی شانۆ لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە گرنگی خۆی هەیە. دیارە ماوەیەکی زۆرە ئێمە وەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین بە هاوبەشی لەگەڵ بنکەی ڕۆشنبیری هونەری ڕانیە کار لەسەرەوە دەکەین کە چالاکێکی لەو جۆرە ئەنجام دەین. دیارە خۆشبەختانە ئەمڕۆ دیدارە شانۆیەکە بە بەشداری پێنج گروپی شانۆیی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێ و ئەم دیدارە شانۆیە پێشکەشە بە ڕوحی پاچی هەرسێ هونەرمەند سیامەند مامە کاوەچکۆڵ خوانازوریان. دیارە ئەم جۆرە چالاکیانە ئێمە وەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین بە گرنگ دەزانین لەبەرەوەی لە هەرێمی کوردستان توانایەکی لە ڕادەبەدەری بواری شانۆ سینەما هەیە بەڵام ئەم توانایانە ونن. بەڕاستی ئەمە هەوڵ دەدەین ئەمە سەرەتا و کۆتایی نەبێ و بۆ ئایندەش بکرێ هەوڵ دەین کە لە بواری شانۆدا پەرەی زیاتری پێ بدەین و گروپی زیاتریش بێنە مەیدانەکەەوە. دیارە لە سنوورەکەی ئێمەشدا لە بواری شانۆدا چەندین ئەکتەری بەتوانە هەیە. بەڕاستی جێی خۆیەتی ئێمە وەکو بەڕێوەبەری وەکو بنکەی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین دەرگا ئاوەڵاکەین و پرۆژەی جوانمان هەبێ بۆ ئەوەی بتوانین ئەم جۆرە چالاکیانە ئەنجام دەین. ئەم دیدارە شانۆیە چەند چالاکێکی تر لە خۆ دەگرێ لەوانە گروپی مۆسیقی یەڵدا کە ئەمڕۆ هاوکارە لەگەڵمان بەڕاستی بەشدارە دیدارە شانۆیەکەی جوانتر کردووە و دواتر ئەمڕۆ ئەم پێنج شانۆیە بەیانی و ئێوارەکەش لەگەڵمان بەشدارن و بۆ سپەینە دیارە
چالاشێکی تر هەیە بە بەشداری تیپی هوەری ملی ڕانیە هەڵپەرچێنە ئەمانیش لەگەڵمان بەشدارن کە ئەمەش چالاکێکی ترە و دواتر بۆ ئەم شەو سیمینارێک و کۆڕێک دەربارەی هەڵسەنگاندن و شرۆڤەکردنی ئەم دیدارەکە ئەنجام دەدەرێ بە ئامادەبوونی هونەرمەندانی شانۆکار و هونەرمەندانی میوان. سەماوەیەک بوو ڕەوشی شانۆ لە دەڤەری ڕاپەڕین باش نەبوو تاکوتەرە شانۆگەریەکان مایشە شانۆیەکان دەبینرا. دەکرێت بڵین ئەم دیدارە دەبێتە سەرەتایەکی نوێ بۆ با بڵین جمو زۆڵە شانۆیەکان بۆ هاتنە پێشەوەی ئەکتەرانی بواری شانۆ و بەرەو پێشوونی شانۆگەری. بەڵێ وەکو پێمەتی توانایەکی زۆر باش لە سنوورەکەی ئێمەدا بیتوێن و پشدەر هەیە لە بواری شانۆ لە بواری سینەمادا. بەڵام بەداخەوە بەهۆی ئەو قەیرانەوە وای کردووە بەڕاستی توانەکان بەونی ماونەتەوە. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هەمیشە لە هەوڵدا بووین وە چەندین جار لەگەڵ هونەرمەندانی بواری شانۆ دانیشتوین کە بێنە پێشەوە پرۆژەیان هەبێ و ئێمە دەرگامان ئاوەڵایە هاوکار و پشتیوانیان دەبین و ئێمە دەکرێت ئێمە سوود لەو هۆڵە ببینین. ئەمە هەمیشە ئەم هۆڵی ڕۆشنبیری ڕانیە لە خزمەت هونەرمەندانی شانۆ و هونەرمەندانی مۆزیکدایە بێ بەرابەر. بەڵام دەکەوێتەوە سەرخۆیان خۆشیان ڕاستە لە قەیراندەین بەڵام دەکرێت بەڕاستی بێنە پێشەوە توانەکانیان زیاتر بە دیارخوێن لەبەرەوەی هەم لە ڕووی دەقنووسینەوە کەسی بە توانامانەیە هەم لە ڕووی دەرهێنانیشەوە بە هەمان شێوە و ئەکتەری زۆر بە تواناشمان هەیە بۆیە جێ خۆیەتی لەم بینبەرەوە داوا لە هونەرمەندانی شانۆکار بکەین کە بەڕاستی چیتر پەراوێز نەبن و بێنە پێشەوە ئەوەندەی ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی چیمان لەدەست بێ هاوکار و پشتیوان دەبین. ئاری لانە دیارە ئەوە مامۆستا هیواش باسی کرد لە ئێستا بە دواوە چالاکیەکان دەست پێ دەکەن و با بڵین ئەم دیدارە دەبێتە سەرەتایەکی نوێ بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی شانۆ لە سنوورەکە. بەڵێ دەستە خۆش بە خالی سپاس بۆ تۆ ماندوو نەبی ئینشەڵا ڕەوشی هونەر لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەرەو پێش بچێت دووبارە سپاس بۆ تۆ.